ساڵە حەلاجی شاعیرکە دانیشتو شاری کەلارە و ساڵانێکی زۆر سەرقاڵی نووسینە بە تایبەت شعر. ئەو هێشتا تونووی شعرە و خاوەنی چەندین دەستنووس و کتێبی شعریە. لێستادا سەرقاڵی کتێبی فەرهەنگی زاراوەکانی گەرمیانە و 90,000 وشە لە خۆگرێت. با بینەری ئەم فیچەرە بین. لێیادمە مناڵێکی ساویلکە بووم، زەرنەقوتەی تازە دەرچووی ناو هێلکە بووم. نەم دەزانی خۆشی ژیان یان ئازاری دەستی پیاوە خوێن ڕێژەکان. سەرووی ماڵمان ڕێگایەکی توناوتونی زۆر باریک بوو، شەوێ تاریک چەک بەشانێک هاتە پارێز، گرتمیە ئامێز ماچی کردم ناسیمەوە. شەوێ تاریک چەک بەشانێک هاتە پارێز، گرتمیە ئامێز ماچی کردم ناسیمەوە کە باوکمە پێشمەرگەیە لەو کاتەوە خۆزگە و هیوا و بەڵێنم بوو، وشەی پیرۆزی پێشمەرگە تێکەڵاوی ناو خوێنم بوو. ئەم شیعرە ساڵی 1970 نووسراوە. ئەمە چیرۆکێکی لە دوایە، بەس چیرۆکەی ئێستا وەختی نییە باسی بکەم. هەرچەند زەمن و کی زۆری بەسەرە ڕۆیشتووە 54 ساڵ تەمەنێکی درێژە. ناوی شیعرەکە پەیامێک لە زەردەشتەوە. خۆشەویستم چاوگی دەریای وشەکانم هێشتا لێڵە، دێڕی بەیتی شیعرەکانم بە دوای نیگای هەتاوێکی گەشتدا وێڵە. ئەو ڕێگایەی کە بۆی دەگری پێچاو پێچ و سەخت و دوورە، زەردەپەڕێ دەستی نایە بینی هەتاو بولێڵێکی بێسنوورە. لە هەموو بوونەکانە منیش وەکو شاعرێک شعرمە خوێندەوە و شعرەکانشم جێی بایەغ بوون. ئەلبەت هەڵسەنگاندن نەبوو لە ناوەنە، بەڵام کۆمەڵی عاتفیات لە ناو شعرەکانمانە هەبوو. من بووم، مامۆستا عەبدوڵڵا قەرەداخی بوو، دکتۆر کەنعان مەدحەت بوو، بەڕەحمەت بێ جەلال شکورێکمان هەبوو، بەڕەحمەت بێ هەروەها فەریق ئەمین، ئەوی شاعرێکی جوان بوو لە 79 کۆچی دوایی کرد. من ئەو زەمەنە بووم بە یعنی ناوێک دیار بووم لە زۆربەی ئەو یاد و بیرەوەری و کۆڕ و ئاهەنگ و سازەکردنەکانی یادی کوردایەتی ئەوانە من وەکو شاعرێک بەشدار بووم تایە. یەکەم دەقی شعریش لە دوای ڕاپەڕین نووسیمەوە، شعری لێکدا بڕان بوو، ئەلبەت بۆ مناڵان فالکراوەکانی خۆمم وت. ئەو شعرە دەنگدانەوەیەکی زۆریدا، بە تایبەتی لە میهرەجانی شعر و پێشمەرگە لە سەرتەکی بەمۆ مانگی دەی ساڵی 1991 بوو. کۆمەڵێک شاعری زۆر بە ناوبانگی ئەو سەردەمە وەکو حەسیب قەرداخی بەڕەحمەت بێ، وەکو هیوا قادر، وەکو دلاوەر قەراخی، محەممەد حەمە باقی، یعنی زۆر بوون بەشداری ئەو دیدارەی شەو ڕۆژە بوون. ئێستا دوا کتێبم فەرهەنگێکی زاراوەی گەرمیانە. ئەم فەرهەنگی زاراوەکانی گەرمیان، ئەم فەرهەنگە لە ساڵی 1970ەوە دەسم پێکردوە. ئێستا خۆشبەختانە گەیشتۆتە قۆناغی دێزاین، تقریبا 90,000 وشەیە، ئەلبەت بە شەرحەکانیەوە. 500 لاپەڕەی وەزیریە. ئەگەر بتوانم و ژیان بوارم بدا بیبینم بە چاپ، زۆر دڵم خۆشە بێ، چونکە نزیکەی 50 ساڵێکە خەریکی ئەو فەرهەنگەم. کۆمەڵێک وشەی وامان هەیە 100 ساڵە لە زمانی خەڵکی نەماوە، مەگەر لە گۆرانی فەلکلۆرە هەبێت. وەکو گوڵی زوورڕەسی شاخ، تاسەی دڵی هەرزەکاری مد ئەلاوان، وەک شەماڵی پاش خەرمانان، گەردی سەفەر ڕێگەی زنوێر، جەولەی گەرمیان، بە سۆزێکی تیلەنیگات، گیانی ئۆخەی مد ئەڕاژان. بزەی حەزت بۆم ئەچرپان، کەچی ئێستا شیری نەکەم، چاو دەگێڕم بە چوار لادا نادبینم و بۆ لێمونی. بۆچی تۆرایی کێ تۆرانتی، یاخوا جەرگی بەسووتوی بێ. بوویتە گێژنەی ڕەشەبایەک، خۆڵ و گەردی ئەم بنارت گشت ڕاپێچا.